سیارێک با جا بدەمەوە ئایا کوتینی مناڵ جایزە منعکەم؟ وڵی جا خۆ هەر لە ئەوروپاش خەڵکێکی زۆر منعی کردووە نایکاڵێن ئەو کوتینە ئەڵێن دواڕۆژ مستەقبل هەندێک ئەڵێن لێ کۆڵینەوەیان کردو لە مۆزوعانەوە لە ئەنتەرنێتیش هەیە ئەڵێ ئەو کوتینی منداڵ کە کوتن بە ناوی ئەوەی کە نەخۆشیێک مستەقبل کە دێ سێکوریتێکە بۆی ئەەکەی ئەڵێ وەکو کوتینی کڕۆنا هەبوو کە کرمان ئێستا دەچەم و خەڵک نەخۆش بووە ئەڵێن ئەو کوتیدانە هەمووی شەریکاتی گەورەی کیمیاوین یاخود دەرمانسازین مناڵەکان هە لە مناڵیوە ئەکوتن بۆی کە گەورە بن ئیتر نەخۆشەکان دەست پێ بکەن نەخۆشەکان دەست پێ بکەین دا لە خستەخانە بێ جا ئیتر ڕۆماتیسمە و سەختە و سکەریە و نازانم چی ئەو مەسائلانێ ئەڵێ هەمووی سەرەداوەکەی کە لە مناڵی کوتراون من نازانم تا چەند وای و من تاکیدم باو باپیرانی ئێمە کەسیان نەکوتراون و کەسیش نەخۆش ناکەوت بەڵام ئێستا و هەموو کوتینە شەیە و هەموو ئایدزە و ئەو هەموو خەزدم سەرەتانە و ئەو هەموو جەڵتە و ئەو هەموو سکەریە و ئەو هەموو زەختە لەگەڵ هەموو کوتینەش بەڵێ بەڵام وەخت خۆی باو باپیرانی ئێمە کەس ناکوتران برا ناسم لەو ئەوروپایە مناڵی خۆی نەکوتیوە لە ئەوروپاش ئیجباری نییە لە هەندێک وڵات ئەوروپیەکانیش نایکوت زیاتر لە کەسانی پسپۆر و شارەزا پرسیار بکەن ئەگەر وتیان وەڵی وەک ئەو ولێ کۆڵینەوە شتانی کە هەیە لە ئەنتەرنێتە ئەگەر هەروایە کەنە منداڵەکانتن هەرچ دەم مناڵەکان خۆم کوتیون بەڵام ئیتر خوا بەخێر بیجێڕێ یا ڕەبی